بەڕێزان بەردەوامین ئەمڕۆ لە سەرتاسەری عێراق شووە بە دەر لە هەرێمی کوردستان بە هۆکاری ساڵڕۆژی تێکشکاندنی داعش لە نێوبردننی داعش ڕزگارکردنی داعش لە ڕزگارکردنی عێراق لە دەستی داعش. بێگومان داعشی تیرۆریست ڕێکخراوێکی تیرۆریستی بوو، توانی بەشێک لە شارەکانی عێراق داگیر بکات. بینیمان مووسڵ ماوەیەکی زۆر بەدەستەوە بوو، کامل پارێزگاکە بەدەستەوە بوو، لە سووریا چەند پارێزگایەکی بەدەستەوە بوو و خوێن ڕێژیەکی زۆری کرد بەڕاستی ڕێکخراوێکی تیرۆریستی و بۆ ساڵانێک عێراق و سووریایی بردە دواوە، کاریگەریەکی گەورەی لەسەر عێراق بەجێهێشت. ئێمە لە هەرێمی کوردستان دەیان و هەزاران شەید و قوربانیماندا تا خۆمان پاراز لە دەستی داعش. لە نێو قوربانیانەدا دەیان سەرکردە و فەرماندەی ئازا و تێکۆشەر هەبوون. لە پاڵ هێزەکانی پێشمەرگە و هێز ئەمنیەکانی دیکەدا دەیان خەڵکی خۆبەخشیش هەبوون کە بە خۆبەخشی دەچوون بۆ بەرگریکردن لە خاکی پیرۆزی کوردستان. ئەمڕۆ بۆ قسەکردن لەسەر ڕزگاربوون لە دەستی داعش و تێکشکاندنی داعش گفتوگۆکەین لەگەڵ بەڕێزکە غازی فەیسەڵ، فەرماندەی خۆبەخش کە لە سەردەمی شەڕی داعشەوەکو فەرماندەیەکی خۆبەخش بەرگری لە خاکی پیرۆزی کوردستان دەکرد و ئێستش بەردەوامە لارکەکەی. کە غازی سڵاو لێ بێم، کاتت باش. گەڕێنەوە بۆ سەردەمانی دروستبوونی داعش. ئەو هێزە خۆبەخشانە چەندە ڕۆڵیان هەبوو لە تێکشکاندنی داعشدا؟ سڵاوم کاتەی بەڕێست و بینەران باش، سڵاو لە بەڕێستان و پیرۆزبایی لە خەڵکی عێراق بەگشتی و خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی دەکەین کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا توانیمان بە هەموو لایەک هەموو هێزەکانی پێشمەرگە و بە تایبەتی هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمانجی لەگەڵ هێزەکانی عێراق توانیمان خلافەتی تیرۆریستانی داعش لە ناوەڕاستی عێراق بڕوخێنین. ئەم ڕۆژە ڕۆژێکی مێژوویە بۆ گەلی عێراق و بە تایبەتی گەلی کورد، لەبەرەوەی خۆتان دەزانن زۆربەی هەرە زۆری قوربانیەکان لە هێزەکانی پێشمەرگە بوون، لە ناو هێزەکانی پێشمەرگەش ناکرێ ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرچاو نەگرین کە توانیان هەم لە مەخمور هەم لە کەرکووک ڕۆڵی بەرچاویان هەبی بە بەرچاوی هەموو جیهان. توانیمان چەندین هێرشی گەورەی دەتوانم برێم لە ئاستی وڵاتان چەندین لەبەرەوەی موامەرەیەکی نێودەوڵەتی بوو، چەندین هێرشی گەورەی تیرۆریستانی داعش بۆ سەر شاری کەرکووک تێک بشکێنین. لۆیە ئەم ڕۆژە بە ڕۆژێکی مێژووی دەزانین ئەو بەرگریانەی کە کراش بە خوێنی گەشی فەرماندە و پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێک لە هێزە عێراقیەکان تۆمار کرا. باشە کە غازی، ئێستا جموجۆڵی داعش ماوە لەو ناوچانەی کە ئێوە تێدان و تێدا بەرگری لە خاکی کوردستان دەکەن؟ هیچ جموجۆڵێکی داعش ماوە؟ هیچ شانێکی نووسوی داعش ماوە لەو ناوچانە؟ کاک ڕانکۆ، مەسەلەی تیرۆریستانی داعش بەڵێ ماون لە سنوورەکە، لەبەر ئەوەی ڕیشەچێژ نەکراون. من نازانم دەگەێنە ئەو پرسیارەیان نا ئەوە بەشێک لە هۆکارەکانی ساڵی 2014 کە تیرۆریستانی داعش لە سنووری سووریاوە هێرشیان کردە سەر ناوەڕاستی خاکی عێراق و بەشێکی هەرێمی کوردستان، چەندین هۆکاری لە یەکسوو وەکو ئێستا هەبوون. یەک لەوانە ڕیشەچێژ نەکردنی بەعسیەکان و ڕێگری نەکردن لە شانە نووسوەکان، لەبەرەوەی ئێمە و دەستگا هەواڵگریەکان هەم هاوپەیمانان هەم حکوومەتی عێراق هەم هەرێمی کوردستان زانیاری باشمان لەسەر شانە نووسەکانیان هەیە، لەسەر گروپە تونڕەوەکان هەیە. لەبەرەوەی خۆتان دەزانن کادیر و پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە سەردەمی جوندولیسلام ئێمە تەجروبەمان لەسەر گروپە تونڕەوەکان هەیەەوە، هەر ئێمەش بووینە باجی زۆرمانداوە ڕێگریمان کردیە، هەم لە ڕوخانی جوندولیسلام لە ساڵی 2001-2003 ئەوانە، هەم لە ساڵی 2016 کۆتایی خلافەتی داعش و هەم پێشتری گروپ بە ناوی گروپی تیرۆریست، نازم چەند ناوێکیان لەخۆ نابوو. بەڵێ لەبەر ئەوەی بنەبڕ نەکراون، ڕیشەچێژ نەکراون و بەڕێستان ئاگادارن کە
پێرش لە هەڵەبجا گروپێکی توندڕەویان دەستگیر کراوە هێزەکانی یەکێتی قوربانیشان بۆدا بڵێ لە ناوەڕاستی عێراق و بە تایبەتی لە سنووری دەور و پشتی شاخی قەرەچووق لە بەشێکی زۆری شار و شارۆچکەکان و لە گوندەکان گروپ خەریکی خۆڕێخستنەوەن و چاوەڕێی دەرفەتێک دەکەن. باشە کاغازی لە سەروبەندی شەڕی داعشدا ڕاستیانی شەڕەکە جۆرێک لەوەی ئەنی تازە بوو لەم جۆرە شەڕە هێزێک بە کەرەستەی زۆر پێشکەوتووە هێرش بکاتە سەر هێزەکانی پێشمەرگەی کوردستان بەڵام وەرەی هێزەکانی پێشمەرگە لەو کاتەدا و چ ئەزمونێکی تێدا بوو بۆ ئێستای هێزی پێشمەرگە. من ئەگەر ڕۆژانە لە خزمەت بەڕێستان و بینەران باسی ئازایەتی پێشمەرگە و بە تایبەتی هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بکەم هێشتان بە کەمی دەزانم لە ینی عەز دەکەم زیاتر لە ڕۆڵیان باز بکرێت لەبەرەوەی ئەو کاتێک کە یەکێتی نیشتمانی کوردستان بەرگری لە شاری کەرکووک دەکرد بەداخەوە ئەو کاتی هاوپەیمانان پشتیوانیان نەدەکردین و هیچ پشتیوانێکی نێودەوڵەتیمان نەبوو. ئێمە ئەو کاتی کە فەرماندە و پێشمەرەکانی ئێمە لە شاری کەرکووک و لە سنووری مەخمور دووبز سەرگەڕان کە بەرگریان دەکرد و تیرۆریستانی داعشان تێک دەشکان تیرۆریستانی داعش ئەو کات بەبەرچاوی هەموو دنیا چەندین پشتیوانی نێودەوڵەتی و ئیقلیمیان هەبوو پێویست ناکە ناوی وڵاتەکان بینیم بەڵام ئەو کاتی کە پێشمەرگە و فەرماندەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بەرگریان دەکرد بەرگری بێوێنەیان دەکرد کە خوێنی زۆریان بەخشی بەڕاستی بەس خوددا و خەڵکمان لە پشتدا بووە موامەرەکەش لێتی ناشارمەوە ناسمە سەر بابەتە سیاسیەکە بەڵام زیاتر مەبەستیان هەرێمی کوردستان و لە ناو هەرێمی کوردستانیش یەکێتی نیشتمانی کوردستان و سنووری یەکێتی نیشتمانی کوردستان بوو بە تایبەت شاری کەرکووک لۆیە ئەو بەرگریانەی کە یەکێتی نیشتمانی کوردستان لەو سنوورە کردی بەڕاستی داستانی بێوێنن داستانی گەوران من شتێشتیکە بە بیرجەنا بدەینەوە لە هەموو شەڕەکانی کە دژ بە دوژمنانی گەلی کورد کراوە هەم لە ڕوخانی ڕژێمی بەعەز و خۆتان دەزانن پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕێزی پێشەوەی لە سەنگەری پێشەوەدا بوون و ڕژێمی بەعسیان ڕوخاند هەم لە شەڕی جوندل ئیسلام پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان جوندل ئیسلامیان ڕوخاند کە بەشێشی دەتوانم برێم ڕۆژهەڵاتی منتیقەی سلێمانیان داگیر کرد و دەیانێت لەوێش دەوڵەتێک دروستکەن ئەویش هەر بە پشتیوانی وڵاتان بوو ئەو کاتیش ئێمە تەنها خوددا و خەڵکمان لەگەردا بوو و بە خوێنی گەشتی پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ئازادکراوە لە شەڕی تیرۆریستانی داعشیش ئەو قورساییەی لەسەر شانی هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بوو ئەوە لە بەرچاوی بەڕێستان و بینەرانیشە من چەندین بەڵگە و داتامان لە بەردەستە هەم لە قوربانیەکان هەم لە ژمارە شەیدەکان هەم لە ژمارە هێرشەکان ئەو هێرشانەی کە دەکرایە سەر شاری کەرکووک هێرشی نێودەوڵەتی بوون لەبەر ئەوەی ئەوان چەک و جبەخانەی یەکجار زۆر و زەبلاحیان لە منتیقەی مووسول و لە هەندێک ناوەڕاستی عێراق و لە تکریت و ئەوانە بۆ بەجێ هێلدرا بوو و تەسمیلیان کرابوو کە شەڕی کورد و شەڕی یەکێتی نیشتمانی کوردستانی پێ بکەن شەڕەکە شەڕێکی نابەرامبەر بوو بەڵام خۆتان دەزانن مەبدەئی پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان پشتیوانی جەماوەری خەڵکی کوردستان و خۆڕاگری هێزەکانی ئێمە توانیمان ئەو موامەرە نێودەوڵەتیە بشکێنین تێکیان بشکێنین لەبیرتانە کاک ڕانکۆ بینەرانیش زۆر لە مێژنێ لە بەرەوەی 19 سال بەسەر ئەو ڕووداوە تێتەپەڕی هاتن شاری مووسیران لە ماوەی چکەم ئەخەرخۆمە دەرێن مووسر تۆ تەمەشاکە مووسر خۆی لە 2 ملیۆن دەدە چەندین قەزا و ناحیە و گوند و دێهات و چەندین هێزی لێبوو شنگار بەڕێستان ئاگادار بکە هێزی لایەنێکی هەرێمی کوردستانی لەگەردا بوو بەبێت تەقا شنگاریان چۆل کرد و خەڵکێکی زۆری سڤیل کەوتە بەردەست و ئێستاش سەروی 1000 کەسیان بێسەر شوێنە و هاتن هەمان موامەریان لەسەر شاری مەخمور کرد بەڵام قیادەی ئێمە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان ئەو کاتی کۆمیتەمان هەبوو لەگەر چەند کادیر و پێشمەرگەیەکی خۆبەخش ئێمەشیان ئاگادار کردەوە هیچمان پێ یعنی ئەوەی کە پێمان کرا ئەو کات لەگەر هێزەکانی پەکەکە خەڵکەکەی خۆمان سەحبی شاخی قەرەسۆ کردەوە ئەوە بوو دوایە دژە تیرۆری یەکێتی نیشتمانی کوردستان فەرماندە و سەرکردەکانی یەکێتی نیشتمانی کوردستان هاتن شاری مەخموریشان پاراست هیچ هێزێکی تر بەرگەی بەڕاستی هێرشەکانی داعشی نەدەگرت ئەوە شەیدەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بوون فەرماندە و پێشمەرگە و کادری هەتا ئێمە کادیر و سەرکردەکانیشمان لە سنووری مەخمور لە سنووری کەرکووک بەشداری تێکشکانی شەڕی داعشیان کرد لۆیە ئەو ڕۆژە شانازیەکی گەورەیە من بێزگە لە پیرۆزبایی وەکو باسمان کرد لە هەموو دانیشتوانی خەڵکی عێراق و بە تایبەتی خەڵکی کوردستان و بە تایبەتر لە کەسوکاری شەهیدان و لە خەڵکی یەکێتی نیشتمانی کوردستان دەکەم لەبەرەوەی هەر یەکێتیە دەتوانی هێزەکانی بەرامبەر بە
دژمنانی گەلەکەمان بجوولێنیوە دەتوانی بەرگری لە خاچی پیرۆزی کوردستان و خەڵکی تێکۆشەری کوردستان بکات. باشە کاغازی ئەو ڕۆحیەتە چەندە گرنگە بمێنێتەوە کە حزبایەتی ناکرا لەکوێ مەترسی هەبوایە هێزەکان بەشداریان تێدا دەکرد و بەرگریان نەکرد و پێشمەرگا بە یەک ڕۆحیەتەوە بەرگری لە خاکی کوردستان دەکرد چەندە گرنگ ئەم ڕۆحەتە بگوازرێتەوە بۆ نێو سیاسەتیش بۆ نێو سیاسیەکانیش. کاک ڕاکوعاز دەکەم و پرسیارە چەندێک بە فراوانتر ئەگەر لە کاتی بەڕێستان و بینێران نەگرم وەڵام بدەمەوە. بەڕاستی ئێمە ئێستا لە سنووری مەخمور هێزێکی خۆبەخشمان هەیە و هێزە خۆبەخشەکە من فەرماندەیان دەکەم بە پشتیوانی یەکەی هەفتە توانیتمان کاریگەری یەکجار زۆر و بە بەڵگە و بە داتا و لە بەرچاوی هەموو خەڵکی دەتوانم برێم جیهانیشە لەگەر هاوپەیمانان و لەگەر بەشێک لە هێزەکانی عێراق توانیتمان ژمارەیەکی زۆری تیرۆریستانی داعش لە شاخی قەرەچووق لەناو بین هەتا لۆ زانیاری بەڕێستان و بینەران ئەوە ئەگەر دووبارە شاخی قەرەچووق لە هێزەکانی ئێمە قەدەغە کراوە خۆتان دەزان لەبەر ئەو گرژی و ئالۆزیە سیاسیە ناوخۆمان هێزی لایەنی هێزێکی زۆری لایەنێکی سیاسی هەرێمی کوردستان لە شاخی قەرەچووغە و تا ئێستا نەیانتوانێت یەک یعنی من داوا لە هەر یەکێک برێت تیرۆریستێکی داعشیان کوشتووە من بەڵگەم دەوێت داتام دەوێت بەڵام وەرە هێزە خۆبەخشەکەی ئێمە و هێزەکانی دژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو هێزەکانی یەکەی هەفتای یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە دەیان بەڵگە و داتامان لەبەردەستە کە چەندین تیرۆریستی داعشمان لە سنووری کەرکووک لە سنووری دوبەز و لە سنووری شاخی قەرەچووق لەناو بردووە. دەمەوێت سپاسی کاغازی فەیسەڵ بکەم فەرماندەی خۆبەخش لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی کاغازی ببوورە ڕامگرتی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ وتەکانت لە ساڵ ڕۆژی تێکشکاندنی داعش لە عێراق.